ئەم کاتتان باش کاریگەری ڕووداوەکەی دوێنی سلەیمانی لە سەرتاسەری کوردستان کاردانەوەی هەبوو بۆ ئەم مەبەستە بۆ شێرکردنەوەی چۆنیەتی ئەو ڕووداوە و تەشەنەسەندنی بۆ پارێزگاکانی تری هەرێم میوانداری بەڕێز ئازا حەسیب قەرەداغی نووسەر دەکەین. کاک ئازاد بەخێر بیت بۆ ئەم بەرنامەیە. سەرەتا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم مەسەلەی لێدوانەکان، یعنی ئەو لێدوانە کتوپڕانەی کە لەلایەن بەرپرسانەوە دەردەچن چ کاریگەریەکی لەسەر هاوڵاتی دەبێت؟ بێگومان کۆی ئەو ڕووداوانی دوێنێ لە سلێمانی ڕوویانداوە پاشان لێکەوتەکانی لە هەر شوێنێکی تر هەبوون بە هەموویەوە بەڕاستی جێی نیگەرانێکی ئێجگار زۆرن و دەبێت ئێمەمانان ئەوەمان لەدەست دێت سەرەتا ئیدانەی هەموو ئەو ڕووداوانە بکەین و هەرچێکیشی لێکەوتۆتەوە دیسانەوە شوێنی ئەوەن کە ئەبێ ئیدانە بکرێن و بە هیچ جۆرێک ئەوە نابێت سیمای پرۆسەی سیاسی بێت لە کوردستانە. لە ڕاستیدا لەگەڵ گەرموگوڕی هەر جۆرە ڕووداوێکی لەو جۆرەشە کە مای سەرسامی هەموو لایەک بوو، بێگومان لەو گەرموگوڕیانەیە کۆمەڵەیەک لێدوان لێرە و لەوێ دەگوترێن. بە تەسەوری من باشتر وایە کە هەم کۆمەلگا خۆی و هەم ناوەندەکانی ڕۆژنامەگەری و سیاسیەکانیش ئەوەندە تەعاملی قەتعی لەگەڵ ئەو لێدوانە کتوپڕانەیە نەکەن و جۆرێک لە دان بەخۆداگرتنی هەبێت تاکو نەختێک تەمومژەکە دەڕەوێتەوە و ئەو تەپوتۆزە دەنیشێتەوە دەکرێت بە عەقڵ و بە مەنتیق بیر لە کۆی ئەو ڕووداوانە بکرێتەوە، فرسەتێک بدرێت کە شیکردنەوەی جدی بۆ بکرێت بۆ ئەوەی پاش ئەوە ئینجا لێدوان و تەسریحاتی لەبارەوە بکرێت. دوێنێ ئەگەر دیقەت بین هەر لە پاش ئەو ڕووداوە کە لە بەردەم لقی چواری پارتی دیموکراتی کوردستان ڕوویدا، ڕاستەوخۆ بەرپرسی ئەو لقا دەستی تاوانی بۆ لایەنێکی دیاریکرا و ینی دیاری کرد. دیار بوو دوای ئەوەش لە هەولێر و چەند شوێنێکی دیکە هێرشکرایە سەر بارەکەکانی گۆڕان. ئەم کتوپڕە، ئەم بڵاوکردنەوەی هەواڵە چەند تەئسیریە کاریگەری لەسەر هاوڵاتیان و مەشاعری هاوڵاتیانە بێت؟ یعنی بۆ خۆمان نەزانی گەلی کورد گەلێکە کە هاوسۆزیەکی هەیە هەریەکە و لەگەڵ پارتەکەی خۆی. لە ڕاستیدا ڕووداوەکانی دوێنێ بە دەرەجەی یەکەم غەدرێکی ئێجگار گەورە بوو لە کۆی پرۆسەی سیاسی کوردستان کرا. ئەو پرۆسە سیاسیە بە ڕەنج و هەوڵی و ئیشی عەقڵمەندانەی هەموو لایەنە سیاسیەکان لە بە درێژایی ساڵانی ڕابردوو بنەماکانی داڕێژراون کە هەموو ئالیات و پێویستی و کەرەستە یاساییەکانی ئازادی ڕادەربڕین لە کوردستانە فراهەم بووەوە. ڕێوشوێنەکانی ئەو ڕادەربڕینە بە یاسا ڕێکخراون و فرەسی ئەوەی کە هاوڵاتیانی کوردستان بتوانن داخوازیەکانی خۆیان بگەێنن دەیان کەناڵی سیاسی قانونی ئەوانە لە کوردستانە هەن و لەسەری هەمووشیانەوە پەرلەمان مەوجودە کە دەکرێت لەوێەوە هەموو کێشەکانی ناو کوردستان قابل بەوە بێن گفتوگویان لەبارەوە بکرێت، تەڕح بکرێن و هەوڵی دۆزینەوەی چارەسەریان بۆ بکرێت. و هەروەها پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان لە کوردستانە هەرگیز ئەوە نەمتەئەزیم نەبووە کە نەتوانن پێکەوە دابنیشن و کەناڵەکانی پەیوەندی لەگەڵ یەکتریا هەبێ بۆ ئەوەی لە مشکلەیەکی معەن تێبگەن و پێکەوە بیر لە ڕێگەچاری بۆ بکەنەوە. بۆیە ئەو ڕووداوەی لە سلێمانی ڕوویدا بەڕاستی غەدرێکی گەورە بوو لە کۆی پرۆسەی سیاسی لە کوردستان کرا. غەدری دووەمە بوو کە لە شاری سلێمانی خۆی کراوە. ئەو شارە تووشی دڵە ڕاوکیە و تەوەتورێکی ئێجگار زۆر کرا و ئاسەوارەکانی بە ژیانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی خەڵکەوە ڕەنگی دایەوە. بە دەرەجەی سێەمیش غەدر لە پارتی دیموکراتی کوردستان کرا کە خۆپیشاندانێک ویان گردبوونەوەیەکی یاسایی ڕێگە پێدرا و لە بەردەرگی سەرە کە ئامادەی بۆ کرابوو پێشتر و هەموو پێویستیە قانونیەکانی بۆ حازر کرابوو
ئەوە لەلایەن هەندێک گروپەوە یان لەلایەن هەندێک خەڵکەوە پاش تەواوبوونی ئاراستەکەی گۆڕا بەرەو لقی چواری پارتی دیموکراتی کوردستان و بەگەیشتنی ئەو خەڵکانەش مباشرەتەن تعاملێکی تونوتیژانە لەگەڵ بارەگاکە و خەڵکی کە لەوێ بوون کرا و هەمومان وێنەکانمان لە سەر شاشەی تەلەڤیزیۆن بینی کە گەیشتنی ئەوان و بەردەبارانکردنی بارەگاکە هاوکات بوون پێکەوە تەوزامون پێکەوە یعنی حتا ئەو خەڵکی کە گەیشتە ئەوێ فرسەتێکی ئەویان نێشتەوە وەکو بڵێ چاوەڕێ بن وەفدێک لەو بارەگایە بێتە دەرەوە لەگەڵیانە بدوێن ئەگەر مزەکەرێکی معەنیان هەیە تەقدیمیان بکەن ئەگەر داوایەکی معەنیان هەیە و مشخصن ئاراستە کرابێ بۆ لقی چواری پارتی دیموکراتی کوردستان بیان دەنێ ئەمانە هیچی ڕووی نەدا بەڵکو مباشرەتەن بریتی بوو لە جۆرێک لە پەلاماردان و کۆمەڵێک ڕەفتار کە بە هەموو جۆرێک دەکرێت هەرپی خێنە و قاڵبەوە کە ئیستیفزازی بوون و داجار بۆ سەبەبی ئەوەی کە بەربگرێتە ئەو بارەگایەوە وەکو هەندێک لە بەڵگەکان دەڵێن تەنانەت تەقەشی لێکرا بێت ئەمە کە کۆی دەکەیتەوە ئینسان دەبێت بزانێت لە حاڵەتی وا ئینفعالیدا نابێت ناحەقی بەرامبەرەکەش بگری کە کاردانەوەکانی چۆن دەبێت چونکە بەعامەتەن کارەکە و کاردانەوەکانی هەمووی جێنی گەرانین ئەو کاردانەوەی زۆر تون نەبوو بەرامبەر بەوەی کە هەندێک پەنجەرە پشکێت یاخود یعنی هێرشکردنەکە کەس لە ناو لقی چوارە نەکوژرا مەسەلەن یعنی ئەو کاردانەوە توندێش ئەوە ڕۆشنبیری پێشمەرگەی ئێمە دەرناخات یعنی ئەوان بەڵگەکان وا دێننەوە بەپێ ئەو ڕسمانی کە ئێمە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە بینیمان تەنیا بەرد نەبوون بەڵکو دیارە تەقیان لێکراوە فیشێک بە دیوارەکانی ئەو بارەگایەوە دیارە و پاشان پرسیارێک دێتە ئاراوە ئەوەی کە باشە ئەگەر ئەم خەڵکانە چوونە ژوورەوە بۆ ئەو بارەگایە چێ زمانەکە لەوێت چی دەبوو ئایا دائانیشتن گفتوگویان نەکرد خۆ ئەگەر مەبەست گفتوگۆکردن بۆیە خۆ دەکرا ئالیاتی تر هەبوو بۆ ئەوەی وەفدێک لەو خەڵکە هاتووە لەگەڵ وەفدێکی لقەکەیە کۆ ببنەوە و قسە و باسی خۆیان بکەن بەڵام چوونەکە و شێوازی چوونەکە و هەموو ئینفعالانی کە لە بەرامبەری ئەو بارەگایە کرا هیچی ئیشارەتی ئەوە نادەن کە ئەگەر ئەم خەڵکە چوونە ژوورەوە بۆ بارەگاکە لێدوانی لەیەکوێتەوە یا کۆبوونەوەی لەیەکەوێتەوە بۆیە وەکو پێم گوتیت من تەبریر بۆ هیچ یەکێک لە مۆزوعەکان نایەنەوە بەڵام کۆی ڕووداوەکان هەر هەمووی بە حەدێک ئینفعالین کە لێکەوتەکانی هەر هەمووی جێگەی نیگەرانین و نابێ ڕێ بدەین ئەمە بێ بە سەقافەتی سیاسی لەلایەن هیچ لایەکمان باشەوە لە سلەیمانی لە حاڵەتێکی شڵەژە نابوون ئەو خۆ پیشاندەرانە چوونە ئەوێ ئەی لە هەولێر بۆ بە هەمان شێوە هێرش کرایە سەر بارەگایەکی سەرەکی گۆڕان لە هەولێر و سووتێنرا یعنی بە هەمان سەقافە بە هەمان شێوە بە هەمان چوونە ژوورەوە ینی بۆ من لەمەیە بێت هەر پەنابرم بۆ ئەوەی کە ئەوەی بەڕێز پارێزگاری هەولێر لەگەڵ ئەحداسەکانی هەولێرا چوە شوێنەکەوە جگە لە داوای لێبوردن ئیدانی ئەو پەلاماردانانی کرد و پاشان بەیانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هەروەها و مؤتەمەرە سوحەفیەکەی ئەمڕۆی کاک نێچیروان دیسان و هەمووی تەکید لەوە دەکەنەوە کە ئەمانە بریتین لەو کاردانەوانەی کە بەڕاستی مرتەبتن بە کۆی ئەحداسەکانەوە و هیچی جێ قوبوڵ نین و هیچی جێ ئەوە نین کە پاکانەشیان بۆ بدۆزرێتەوە غێریەوە نەبێت دەبێت ئیدانە بکرێت و هەرچی ئالیات و پێویستی یاسایی هەیە دەبێت بگیرێتە بەر بۆ ئەوەی بە هیچ جۆرێک قابل بە دووبارە بوونەوە نەبن. ئێمە گەردی قەت لە لێدوانەکانی دوێنێ و ئەمڕۆ بکەین یعنی دوێنێ بە شێوەیەکی ئاشکرا گۆڕان تاوانبارکرا بەوەی کە هێرش کردبێتە سەر لقی چواری پارتی بەڵام ئەمڕۆ جێگەری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نێچیروان بەرزامی لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە ئاماژەی بەوە نەکرد هەتا وتیشی ئێمە گۆڕان بەوە تاوانبار ناکەین یعنی ئەم جیاوازی لە لێدوانەکانە بۆ نەخێر دوێنێ ئەوەی کە بەڕسمی لەسەر پارتی دیموکراتی کوردستان دەبێتەوە مەرکرێ ئەو بەیاننامی مەکتەبی سیاسی بوو لەوێ بە هیچ جۆرێک ئیتیهامی هیچ لایەنێک نەکراوە و بەیاننامەیە کە هێڵراوەتەوە لە ئەخیرا بۆ لیژنەیەکی تحقیقی کە ئەو لیژنە تحقیقیە قەرارەدات کێ لە پشت ئەم ڕووداوانەوەیە و
و کەس نابێ پەلە بکات لەوەی کە لایەنێک یا تەرەفێک یا دوانیە هەر کەسێک ئیتیهام بکات. تەنانەت لێدوانەکەی سەرۆکی هەرێمیش بەعینەن ئاراستە بوو و لێدوانی سەرۆکی حکوومەتی هەرێمیش بە هەمان شت هەمان ئاراستە بوو کە کەس متتەهم نییە لەم ڕووداوانەیە. ئاشوبێک هەیە، ئەم ئاشوبە دەبێت هەموو لایەکمان کار بکەین بۆ ئەوەی بدۆزینەوە سەرچاوەکەی لەکوێوەیە. من دڵنیام هەموو خەڵکی کوردستانیش لەوە دڵنیایەت کە سەرچاوەی ئەم ئاشوبە بریتی نین لە داوەڕەوەکانی خەڵک بۆ چاکسازی، بۆ چاکردنی خزمەتگوزاریەکان، بۆ چاکردنی ئاستی بژێوی و ئەوانە. ئەمە سەرچاوەکەی نییە، ئەمە سەرچاوەیەکی ڕەوایە و ڕێو شوێنی یاسایی و ئاسایی و جەماوەری و کۆمەلگای مەدەنی و سەحاف و هەموو ئەمانی بۆ مەیسەرەکە بگات. ئەوەی ڕووی داوە سەرچاوەکانی ئەمەنین و دەبێت لەمە دڵنیابین و نابێ بۆ ئەو شوێنەش بگەڕین، بەڵکو دەبێت بە شوێن شتێک ترا بگەڕین. ئەوەش ئەرکی دامەزراوی تایبەتمەندە کە کارەکان ئەوەیە دەبێت ئەمە بدۆزنەوە. ئەگەر باس لە وتارەکەی ئەمڕۆ یاخود کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی ئەمڕۆی جێگەری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بکەین، باسی لەوە کرد کە زانیاری هەبووە پێشتر، ئەم زانیاریە دراوەتە جێگە ئیداری و ئەمنیەکانی سلێمانی، بەڵام ئەوان بەپەرۆش نەبوون و کەم تەرخەمیان کردووە. ئەکرێت لایەنێکی ئیداری کە ئیلتیزامی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم کەم تەرخەمیە بکە لە زانینی هەواڵێک یاخود معلوماتێکی ئیستیخباری؟ نەخێر، ئەوەی چاوەڕوان کراوە دەبێت ئەوە نەبێت، بەڵام کە وەختێکیش ڕوودات بێگومان دەبێت ئەو لیژنەی کە لێکۆڵینەوە لە مەسەلەیە دەکا ئەو جانبەش بخاتە ئەجندەی خۆیەوە، یعنی ئەوەش دەبێت بچێتە باری لێکۆڵینەوە و تەحقیقکردن تایە. سەبارەت بە تەشەنە نەکردنی ئەم ڕووداوە بۆ ینی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان ئەکرێت چی بکرێت؟ ئەکرێت ئەم لایەنانە پێکەوە دانیشن خاست ئێمە ئەزانین بە تایبەت کە تەنگەژەیەک هەیە هەتا پێش ڕوودانی ئەمی دوێنێ تەنگەژەیەکە بوو لە نێوان گۆڕان و لایەنە سیاسیەکانی ترا دوای ئەو بەیاننامەی کە دەریان کرد. من لەو بڕایدام کە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانە دەرگاکان لەسەر هەموو جۆرێک لە پەیوەندی و پێکەوە دانیشتن و لێکتر حاڵی بوون کراوەیە. بڕوا ناکەم هیچ دەرگایەک بەڕووی ئەم مەبدە ئەساسیە داخرا بێت. مادەم ئێمە لە کوردستانە توانای ئەوەمان هەیە پێکەوە هەریەکە بە ئازادانە بچێتە پرۆسەی هەڵبژاردنەوە و بەرنامەی خۆی تەڕح بکات و نوێنەرانی خۆی بۆ پەرلەمان هەڵبژێرێت، کەواتە دەتوانین پێکیشەوە دابنیشین، پێکیشەوە کۆبینەوە. مادەم دەتوانین لە پەرلەمانە پێکەوە بین و لەسەر لە ژێر چەتری یەک پەرلەماندا بە پێی یەک نیزامی داخلی کە ئەو پەرلەمانەی دەی بابڕێەوە دەتوانین پێکەوە کۆ ببینەوە و کار بکەین بۆ دانانی ئەو یاسانی کە لە خزمەتی خەڵکایە کەواتە دەتوانین لە هەر جێیەکی تریشە هەمان شت ئەم سیناریۆیە ئەم کردەیە دووبارە ببێتەوە. هەروەها هەموو لایەنەکان هەموو کەناڵەکانی گەیاندنی بەرنامی خۆیان لە کوردستانە بۆ مەیسەرەوە فراهەمەوە یاسا پاراستوێتی بە ڕاگەیاندن بەکاری جەماوەری و لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە. دەمەوێت بڵێم دەرگاکان دانەخراون مەگەر بەعانقەست نەمانێت ئەو دەرگایانە ببینین ویان نەمانەوێت ڕوو لەو شوێنانە بکەین کە کراون. ئەویان مەسلەیە کە دەبێت هەمومان هەڵوەستەی لەسەر بکەین، دیراسەی بکەین و هەوڵ بدەین کە چاوکراوەتر بین بەرامبەر بەو دەرگایانی کە کراونەتەوە لەسەر یەکتری. ئەمڕۆژ کاگنێچیروان هیچ کەسێکی نەخستە پەراوێزەوە لەوەی کە مێزێک هەبێت هەمومانی لەسەر کۆببینەوە بە هەموو لایەنە سیاسیەکان. نردنی هێزێک بۆ سلەیمانی ئەمە ترسێکی لای خەڵک دروست کردوەوە وەک چاودێرێک ئەمە چۆنی بینی و ینی ئەکرێت کوردستان جارێکی تر شەڕێکی تری ناوخۆ ببینێتەوە؟ نەخێر، من هەرگیز ئەوە لە بەرچاو نییە و حکمت و عەقڵمەندی لایەنە سیاسیەکانی ئێمە سەرباری جیاوازیەکانیان سەرباری ئەوەی کە دیدگای جیاوازیان هەیە و ڕێگەی جیاوازیان هەیە بۆ گەیشتن بە ئامانجەکان، بەڵام پێم وایە هەمویان لەو ئاستە مەسئولیەتیان کە ڕێگە نەدەن هیچ جۆرە ڕووداوێک تا و ئاستە بەرز بێتەوە.
ئەوە لایەنە سیاسیەکانی کوردستان نین کە ئەم مەرامەیان هەیە و ئەم ئامانجیان هەیە، بەڵکو شتێکی تر هەیە، حرەکەیەکی تر هەیە، جوڵەیەکی تر هەیە لە ناو پرۆسەی سیاسی کوردستانە کە دەیەوێت ئەم جانبە بخاتە لاوەوە ئیتیجاهی مەسەلەکان بەرەو ئاشوب بات، لەوەیە دەبێ هەمومان حەزەر بین. ئەو لایەنە ناوەکیە یان دەرەکی؟ ئەوە من ناتوانم قەراری لەسەر بدەم. ئەوە یەک دەبێت سیاسیەن لێ بکۆڵینەوە، هەمومان بەشی ئەوە فرسەت بدەین بە خۆمان کە لەوە بکۆڵینەوە و قانونی لە ڕووی قانونیشەوە لیجانی تحقیقی هەیە و دام و دەستگای تایبەتمەند هەیە لەم مەسلەیە دەبێ بکۆڵنەوە و ئەو سەرچاوانە بدۆزنەوە. ئێمە بە تەسەورم پرۆسەی سیاسی کوردستان کە دەڵێن پرۆسەی سیاسی کوردستان واتە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بە هەموو دەستگا سیادیەکانی کوردستانیشەوە هەر هەمووی لەبەردەم فشارێکی سیاسی و ئەگەر لە بینی دوو قەوسان ناوی بنێم پیلانێکی سیاسی هەمەلایەنەیەین، ئەم پیلانە دەرکەوتەی جیاجای هەیە، لە بە ئاستی ئابووریە دەرکەوتەی خۆی هەیە. من تەنیا مەسەلەن بۆ نمونە ئیشارەت بۆ واکەم کە بەردەوام کوردستانی ئێمە، بازاری کوردستانی ئێمە معەڕەزە بۆ ئەوەی مەوادی ئەکسپایری بۆ بنێرێت، دەرمانی ئەکسپایری بۆ بنێرێت، فڵان شتی ئەکسپایری بۆ بنێرێت، مەوادی بینای ئەکسپایری بۆ بنێرێت. ئەو فترانی پێشوو یەک دوو ڕووداوی داڕمانی باڵەخانەمان بینی. پێم وایە لە ڕووی اقتصادی و ئێمە پیلانێکمان لە ڕوبەڕووە دەبێت بازرگانەکانی ئێمە دەستگا تایبەتمەندەکان بە ئابووری و بە بازار ئاگاداری ئەم مەسەلەیە بن. لە ڕووی کۆمەڵایەتیەوە دیقەت بدە بەردەوام مەوادی تلیاک و مخەدرات نێرێتە ناو کوردستانەوە بۆ ئەوەی گەنجەکانمان ئالوودەی ئەو بەڵایە بکرێن. لە ڕووی سیاسیەوە ئێمە بەردەوام لە خەتێکی تەماسی بەردەوام گەرماین لەگەڵ عێراقدا، زۆربەی زۆری مەسەلە دەستوریەکان هێشتا ڕێی طەبیعی خۆیان نەدۆزیێتەوە بۆ تەطبیق بوون و سەرباری ئەوەش ئێمە هەر هەمووی هێشتا مانگێک تێنەپەڕیەوە کە ئەم میلەتە بەکاملی هەموو ئەم کۆمەلگای کوردستان تەکفیر کرا بەوەی داوای فیدرالیەت و یان سەقفێت کەمێک یا زیاتر لە فیدرالیەت دەکات. ئەمانە هەمووی مؤشراتێکن کە دەبێ ئێمە بە جددی و بە حەزەر و بیان خوێنینەوە و موجه نییە بۆ حیزبێکی معەن ئەم مەسەلانە، موجهە بۆ پرۆسەی سیاسی و بۆ کۆی کۆمەلگای کوردستان. ئەمانی کە باسەکرد لایەنەکەی تر وایە خوێنێتەوە، وەڵێ ئێمە ئەگەر لە کوردستان هەرێمی کوردستان نەمانتوانی چاکسازی بکەین، نەمانتوانی پێکەوە بژین، نەمانتوانی هەڵبژاردنێکی ڕێک بکەین بەبێ تەزویر و بەبێ هیچ شتێک، کەواتە بۆچی ئێمە داوای شتی زیاتر لە بەغدا بکەین؟ یعنی بۆچی داوا بکەین کە ئێمە لە کاتێکدا ناتوانین ماڵی خۆمان ڕێک بخەین، چۆن ئەتوانی لە بەغدا ئەو مافانی خۆمان بەدەست بێنین؟ ئێمە پرۆسەیەکی کراوەمان لە بەردەمایە، ینی هەڵبژاردنێکمان کردەوە، هەڵبژاردنە بە چاودێری نێودەوڵەتی بووە و بە چاودێری جامیعی عەرەبی بووە، ئەوروپیەکان بووە، ئەوە بووە و هەموو لایەکیشمان دانمان بە نەتایجەکەی داناوە و تومانە ئەم نەتایجانە ڕاستن و لەسەر ئەساسی ئەوە پەرلەمان تەشکیل کراوە. فرسەت لە بەردەما ماوە ئەم سراعانەمان لە ناو هۆڵی پەرلەمانە دەکەین و فرسەتمان لە بەردەمایە هیچ لایەنێک ئیعلانیەوەی نەکردووە کە نایەڵین دوای ئەمە جارێکی تر هین بکرێتەوە، انتخابات بکرێتەوە، بەڵکو لە مەوعیدی خۆیان انتخاباتی خۆی دەکرێتەوە. ئەگەر هەر ضرورەتێکی سیاسی خەتەرناکی متەئەزیمیش لە ئارایە بێت، خۆ با زەمانمان ئەو تەسریحەی جەنابی سەرۆک بێ کە گوتی هەر کاتێک دەتانەوێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە با بیکەینەوە. بەڵام ئەمانەمان لە بەردەمایە و ئەمانە هەمووی فڕەسی سیاسین بۆ کارکردن و بۆ تەڕحکردنی بەرنامەج و تەسیرکردن لەسەر دەنگدەر. بۆ ئەمانە لە کیس خۆمان بدەین بمانەوێت لە ڕێی فرکانی بەرد و ئەمانەوە ئەمە جێبەجێ بکەین. کاتە هێشتا کاتماوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. زۆر سوپاسی ئازا حەسیب قەرەداغی نووسەرەکەم، سوپاس بۆ ئێوەش بینەرە.